لە دەیەکانی ئاخرەکانی دەیەی 20 ئەوەڵەکانی دەیەی 30 بوو. رادیۆیەک بە برستی 400 کیلۆوات لە مەیدانی ئاسینگەران ئەو دەمی ساز کرا بە هیمەتی سەرهەنگ ڕاتپور کە ئەو دەمی لە بابیشمیان داوەت کرد کە ئەو دەمی بەرنامەی بەشی هەواڵ و قسەی خۆش و تەنز و ئەوانە بڵاو دەکراوە. ئاشنایەتی من دەگەڵ مەرحومی سید ڕەحیمی قوڕەیشی هونەرمەند دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1345 کۆچی هەتاوی. ئەو دەمی ئەمن تازە لاو بووم لە دەبیرستان دەمخوێن. ئەویش مامۆستای هونەر بوو لە ئیدارەی فەرهەنگی مەهاباد. هەر لە مێرمنداڵیەوە بخۆی هەر هۆگر بە کاری شان و شانوگەری و هونەر بوو کولەندە کولدا. سەید ڕەحیم قوڕەیشی ناسراو بە دڵسۆز ساڵی 1309 هەتاوی لە گەڕەکی پشقەڵای شاری مەهاباد لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە قوتابخانەی سەعادەت و ئیبنی سینای ئەم شارە تەواو دەکاو. هەر لەو شارە بڕوانامەی دیپلۆم وەردەگرێ و ماوەیەک بەرپرسایەتی کاری هونەری قوتابخانەکانی مەهاباد واستۆ دەگرێ. دڵسۆز کاری هونەری بە شانۆی زیندوو دەست پێ دەکا و بەرهەمەکانی وەک باوەش، عەداڵەتی بەشەر، باڵندەی ئاوی، خانووی ئەڕواح، ئاسمانی ئاوی، تەنیا خۆم، نیش و نۆش و بەدەیان پیەس و درامی کۆمێدی، تراژێدی و مێلۆدرام دەخوڵقێنێ. لە ساڵی 1333 هەتاوی گۆرانی بێژی بە شێوەی فەرمی دەست پێ دەکا. ئەوانەی پێشکسوەتن بەڕاستی دەردیان چێشتۆ کە توانی بیانە ئەو هونەرە و ئەو جێگە و ئەو پێگە و ئەو زمانە و ئەو کەلتورە و ئەو فەرەنگەی بپارێزن. هەوڵین ئاهەنگێک کە داڕێژێرەکەی بۆ خۆی بوو ئافرەت و جوانی یا هەمان بە ئاسمانەوە بوو کە دەنێو خەڵکیدا بە ئاسمانەوە ناسراوە. پێی خۆش بوو لە کارەکانیدا چه ئێمەمانان کە تازە لاوبوون و دەگەیشتینێ چه بۆ خۆی کارەکانی بچنە پێشیە شامدا لە شانی کارە گەورەکانی دیکە. ئەوە بوو دۆستایەتی زۆری دەگەڵ هونەرمەندان و مامۆستایان و ئەدیبان هەبوو، وەکو مەرحومی سوارەی خانیزادە، وەکو مەرحومی مامۆستا ڕۆژبەیانی، وەکو کاک مەسەری خالقی. دەگەڵەوانە تێکەڵاوی هەبوو، پدەبەستانی هونەریان هەبوو. دەتوانم ئەوەش بڵم کە 20 دانە زیاتر ئاهەنگی بۆ خۆی تۆمار کرد کە ئەو 20 ئاهەنگەش بۆ خۆی داڕێژێری ئاهەنگەکانی بوو. سەید ڕەحیم جێگە و پێگەیەکی زۆر باشی لە هونەری شانۆ و نمایشگەری و مۆسیقای ئەو سەردەمیا باشترە بڵێن دەهەی 40-50 شاری مەهاباد هەبوو. زۆریشی خزمەتی تایبەت کردو. بەبێ ئەوەی کە کلاسێک چوو بێ مامۆستایەکی تایبەتی هەبێ، ئەلانەوە چەند ئاهەنگی کە لە بەرهەمەکانی ماوەتەوە دەبینین بەڕاستی بە نسبەتی ئەو دەمی و ئەو ئیمکاناتە شاکارن. ئاهەنگەکانی دیکەشی زۆتری مامۆستا گۆران و مامۆستا وەفایی و مامۆستا سوارەی ئیلخانی زادە و زۆر لە شاعرە بەنێوبانگەکانی دیکە بوو. لبخشي بهار قلم سني لبخشي بهار قلم سني چون پێشینەیەکی شانۆگەری و تەئاتری هەبوو. دەرنەتیجە لە ڕادیۆ تەلەڤیزیۆندا و بە تایبەت لە ڕادیۆدا لە کاری نمایشدا زۆر سەرکەوتوو بوو. یەکێک لەو هەڵکەوتانە بوو لە کاروباری وێژەری و بە ئیستیلا کاراکتێری لە چیرۆکی شەودا و دەنجێکی زۆر خۆش و گەرم و گوڕیشی هەبوو. لە ساڵی 1350 هەتا ساڵی 1359 بەرنامەی چیرۆکی شەوی لە مەهاباد ئەو دەمی وەک لە بیرم بێ پێما بینی سەعات 9 یا هەتا 10 بوو. بەڵێ 9 هەتا 10 شەوێ بوو دەم. لە هەر دەهەی 50دا بێجگە لە چیرۆکی شەو ئەووەڵین وێژەری بەرنامەی خاو خێزانی ڕادیۆ مەهاباد بوو وە دێشی نووسی جارجارە.
جالبەکەی لەوەی دابوو سێدەحیمی قوڕیشی لە شێریشدا دەستی هەبوو، دەستی باڵاشی هەبوو، چونکە دەگەڵ هەموو هونەرمەندەکان ئاشنایەتی خۆی هەبوو. ئەو دەمی مەرحومی ئوستاد محەممەدی ماملێ و مەلا حوسێن و هاشمی فدایی و حتا حەسەن زیرەک و ئەوانە خڕ دەکردەوە ئێمەش وەک گروپی ئەوەڵین گروپی هەڵپەرچی مەهابادێمان تەشکیلدا لە کچان و لە کوڕان و دەگەڵی دەچوینە بۆ بەرنامەکانی ڕەزایی. تماشاگران محترم تلویزیون ملی ایران، دومین ترانه آقای زیرک ترانه است به نام کتانه. ئەوانەی و دوای کاری فەرەنگ و هونەر و ئەدەبیات و شێر و ئەوانە کەوتون ئەگەر سەرنوشتەکان و سەرگوزەشتەی وان دەخوێنینەوە تمشا دەکەین هەموو لەو پەڕی ناڕاحەتی و بە ئیسلا تەنگ و چەڵەمە و دژوارەکاندا حەولیان داوە، بەڵام ورەیان بەرنەداوە هەتا سەرکەوتون. کەتانم بۆ وانکەنێ ئەی وەی کەتانە دەیکلێ لە چاوانکەنێ مردم کەتانە. شانۆی دایکی نیشتیمان کە لە دەیەکانی ساڵی 1320 هەتاوی بوو، دوای ئەو دەمی شانۆ لە مەهابادەوە وەک شتێکی کوژاوە. بوژانەوەی ئەو شانۆی لەسەرڕاوە بابمێچێک لەو کەسانە بوو کە شانۆگەرەی بە سوورەتی زیندوو دەستی پێکرد دوای دایکی نیشتیمان لە دەیەکانی ئاخرەکانی 20 و ئەوەڵەکانی 30 هەتاوی. پێشکەسوودانی ئێمە زۆریان زەحمەت کێشاوە، زۆریان زەحمەت کێشاوە، هەر چەندی لەبارەیاندا بڵێن کەمە. ئەوان لە هەلومەرجێکدا توانیویانە بەڕاستی پارێزەری کەلتور و فەرهەنگی نەتەوەیی و نیشتمانی و کوردایەتی بن کە بەڕاستی دەتوانم بڵێم شاکاریان نواندووە، بوێر بوون، ئازا بوون، دڵسۆزی فەرهەنگی گەلەکەیان بوون، بۆیە توانیویان ئەو کارانە بکەن و لە خۆبردوو بوون، خۆبەخشانە ئەو کارانە کراوە. سەید ڕەحیم قوڕیشی لەباری دەروونناسیەوە کۆمەڵگای خۆی دەناسێ و وەک تەبیبێک شارەزایانە کۆمەڵ دەخاتە ژێر نەشتەرگەری تا عیلاجی زام و دەردی نەتەوایەتی بکە. هەر بۆیە شانۆکانی لێوڕێژن لە ئازادی خوازی و دەربەستبوون بە بنەماکانی باوەڕی ڕزگاری و چاکسازی کۆمەڵ. ئەو لە گۆڕەپانی گۆرانی بێژی، وێژەری، وێنەگری، هەواڵنێری، خۆشنووسی و هەروەها ژێدەری قسەی خۆش و نەستەق و پەند و مەتەڵۆکە و سەرجەم دەلاقەکانی هونەری فۆلکلۆر دەستێکی باڵای هەبووە. ئەو دەمێمە کە بووینە کلاس 4 دەبیرستان، مامۆستا قوڕیشی دەهات و بە بۆنەکان یا بۆ وەختی دیکە کاری شانۆ و تاتری لەگەڵ دەکردین. زۆربەی کارەکانی تەوەری کاری مەرحومی سەید ڕەحیمی قوڕیشیش تەنز بوو. ئەو سەردەم کە لە ساڵی 1330 بۆ ولاوە کولن دیدگای خەڵک نسبەت بە ئافرەتەکان بەو شێوەی نەبوو کە ئەلعان خانمەکان ئافرەتەکان دەشانۆیدا بازی دەکەن و ئەو دەمی بەو شێوەیەی ئەو مەیدانە نەکرابەوە، ئەو فکرە نەبوو. ئەمە لەویەوە فێری مەسایلی هونەری بووین و حاڵیمان بوو کە شتێک بنێوی هونەر هەیە. لە تەواوی نووسینەکانی نەمایشنامەکانیدا هانی بەوەی داوە کە ئافرەتەکان دەبێت سەوادیان هەبێ و دایک و بابەکانیش دەبێت ئەو مەیدانەی بدەن بە ئافرەتەکانیان کە بتوانن بۆ خۆیان مەیدانی گۆڕپانی زندگی خۆیاندا فعالەتیان هەبێ و خۆیەکی نیشان بدەن. ئۆگرێکی زۆری بە نووسینی چیرۆک هەبوو، چونکە کاری شانۆ ئەوانەی کرد بوو پێی خۆش بوو. ئەینێ ئەو شانۆیانەی کە پێشتر بە ئیستیلا لەسەر سەکۆ دەدیتران و ئەوانە، ئەو لە ڕادیۆش زۆربەی کارەکانی خستو سەر بەشی چیرۆک. ئەو دەمی کە بۆ ئافرەتەکان دەست و باڵیان بەسرا بوو، بە ئاغای خانباغی بۆ خۆی کاری سەلمانی دەکرد، لە ئەسڵدا شغڵی خۆی ئەوە بوو. بە بامیان ڕاگەیان کوتیان ئەوە کەسێک بەو نێوەی هەیە
کاری هوەریشی ئستعدادێکی زۆری هەیە دەونێوەیدا. بۆ عنوانی یەک دانە مشتری دەچێتە دوکانەکەی دادەنیشێ، نەفەراتی کە لە پێش دەبێ، کەسانێکی کە لە پێش دەبێ، ئاغای خانباغی بە دەنگی ژنان شوخیان دەگەڵ دەکا و قسان دەگەڵ دەکا. جا بە خاتری وەی هەمڕۆتە بن بابیش مشتریەکانی وە پێش خۆی دەدا، هەتا بۆەوەی کە ئاخریدا بۆ خۆی بمێنێتەوە قسەی دەگەڵ بکە. لە 1346 49دا لە مەهابادێ دووسێ تاقم هەبوو کاری شانۆیان دەکرد. بازێک لە گروپەکان کاری زۆر باشیان ئەودەمی دەکرد، وەکو ئۆتلۆ، وەکو بێترین بابای دنیا، ئەوانەی من لە بیرم بێ، کاری زۆر جوان جوان. بەڵام مەرحومی سەید ڕەحیمی قوڕەیشی زۆرتری بەرهەمەکانی نووسینی خۆی بوو و زۆرتر یا تەنز بوون یا کاری کۆمەڵایەتی. کە چوو بۆ خۆی بە عنوانی مشتری دانیشت و قسەی دەگەڵ کردوونەوە بەی هات، بابم پیژنیاری وەی پێکرد کە ئەتۆ ئەمن دەعوەت دەکەم بۆ ڕادیۆ مەهاباد کە ئاوا ئافرەتەکان دەست و باڵیان تەنگە و ناتوانن، ئەتۆش کە ئیستعدادی وەتەیە پێم خۆشە بۆ عنوانی ژن بۆ نەقشی خۆت نیشان بدەی. جا ئەوە بوو ئاغای خانباغی بۆ شێوەی لە تەریقی بابم داوەت کرا بۆ ڕادیۆ مەهاباد بۆ عنوانی خانمێک ئەو دەمی بەنێوی پورەزارە. ئەو شخصیت و کەساتێک کولەن هەبوو ئاغای خانباغی لە پێشدا دە ڕادیۆ مەهاباد دە چیرۆکیشە و هەروەها دە چیرۆکەکانی ئێدا بەرنامەکانی دیکەشدا. لە ڕادیۆ تەلەڤیزیۆنیش زۆربەی چیرۆکەکانی کە چێژی تایبەتیان هەبوو کۆمەڵایەتی بوون و یا ڕەخنەیی بوون، ئەوە بوو کە خەڵک وگرێکی زۆری بە چیرۆکی شەو هەبوو. باوەڕ فەرمونون شەی ڕۆژی وابوو لە خەیابانە پێشیان پێدەگردیان کوت ئاغا سەید ڕەحیم ئەو شۆ قارەمانی چیرۆکەی دەکوژی دەمێنێتەوە چی لێ دێ. ئەمن نێوی کەسانێکی کە دەڵام کە بەڕاستی زەحمەتێکی زۆر و بێوتانیان دەگەڵ بابم کێشاوە. ئاغای ئیرانپەنا بوو، خانمی ستارەی چیتیان بوو، نەسرینی چابوک بوو، عەلی خزری بوو، حوسێنی ڕەحبەر، خالیدی سەیدی، ڕەسووڵی ڕەشەحمەدی، بەهمەنی مەتلوب، بیوکی خانباغی، ئەبوبەکری پەرتەویان، ئەبوبەکری عەلیزادە، عەلی دووکچی، ڕەحیمی ئێعزازی، کامڕانی مەتەری، محەممەدی سەیدی و دەیان ساحەب نێوی تر کە نەخشیان خۆڵقاندۆ دە ڕادیۆ مەهاباد و دە چیرۆکەشەوەکەی ئەو سەردەمی. لە هەڵس و کەوت و دۆستایەتیدا دەتوانم بڵێم ئەوەندە هەیە من و ئەوەندە لە سەرخۆ و ئەوەندە ئینسانێکی بە شەخصیەت بوو کە سەعاتێکی تایبەتی هەبوو، مەند بوو، قوڵ بوو، کاری بە کاری کەس نەدابوو بەو جۆرە. سەید ڕەحیم قوڕەیشی هەژدەی جۆزەردانی ساڵی 1370 هەتاوی بەهۆی شێرپەنجە لە شاری مەهاباد ماڵاوەی لە ژیان کردو، دڵی میهرەبانی بۆ هەمیشە لە لێدان کەوت. دوای وەی کە بابم کۆچی دوای کرد، ئەمن دوو دانە کتێبی ویم، یەکیان لە ساڵی 1380 هەتاوی بوو بە نێوی چۆستانی دڵ لە چاپم هێنا دەرێ کە لە سێ بەشی پێک هاتووە. بەشی هەواڵ قسەی خۆشە، بەشی دووهەم دەمۆریدی ئاهەنگ و ئاهەنگسازیدایە، بەشی سێهەمیش دەمۆریدی شان و شانوگەریدایە. کتێبەکەی دیکەشیان کە لە ساڵی 1397 هەتاوی لەژێر چاپم هێنا دەرێ بە نێوی شەوگڕ، بەشێک لە چیرۆکەکان لە ساڵی 1350 هەتا ساڵی 1359 هەتاوی لە مەهابادێ بڵاوکراوە لە ڕادیۆ مەهاباد. ئێمە تەنانەت لە دەهەی شەست و ئەوانەدا حەقی ئەوەمان نەبوو نێوی کاراکتێرەکان نووسەری بەرنامەکە وێژێری بەرنامەکەش بڵین لە بەرنامەکاندا. ئیمکاناتی تۆمار و چاپ و کۆکردنەوەش کە بەداخەوە کەم بوو. ئێستا کە ئەو شتانە لە بەردەستی گەنجولاوەکاندا هەن، حیفە وەختی لێ بەفیڕۆ بدەن کاری بۆ نەکەن. ئەمن هیوادارم کە هەموو ئازیزانمان، هەموو هونەرمەندانمان، چ گەنجان چ لاوان چ ئازیزانی دیکەمان لە هەر کەرتێکی تەمەندان ئینشاءالله سەرکەوتوو بن و موفەق بن و بە ئاوات و ئامانجەکانی زێڕینی خۆیان بگەن لە بوژاندنەوەی فەرهەنگ و هونەر و کەلتوری کوردەواریدا.